پندێکی کوردیمان هەیە ئەڵە کورد مردی پەرستی زیندی کوژرا ئەم پەندە بۆچی وتراوە و تا چەند ڕاستە بەڕای تۆ پێشتی بە خێراتتانەکەم زۆر سپاسانەکەم باوی ڕاستی بێ لە کۆمەڵگەیمە بەداخەوە زۆربەی کاتێمە مرۆڤەکان هەتا زیندوین ڕێز لە یەکتری ناگرین بۆ نمونە شەخصەیە ڕەنگە بڵێم لەگە دایک و باوکی خراپ بوو بێ کاتێک کە دەبینی دایک و باوکی دەمرێتێتە سەر گۆڕەکەی شین و ڕۆڕۆکە یاخود بۆ نمونە هونەرمەند هەیە نەخۆشە زۆر بەبێ نازی دەمرێ کەسایەتیەک بۆ نمونە هەیە بە هەمان شێوە دوای ئەوەی کە دەمرێ ئیتر هەمومان باسێکەین لە تیڤەکان باسێکەین بەداخەوە بەڵام بەڕاستی بە شێوەیەکی گشتی ئێمە پێویستە مرۆڤەکانە تا زوندون ڕێز لە یەکتری بگرین چۆن بڵێ هاوچۆ یەکەین ئەگە کەسێ پێویستی پێبوو یارمەتی بدەین بۆ نمونە نەخۆش هەیە ڕەنگە پێویستی بە چەند ملیۆن دینارێک بێت کەس نەبوو هاوکاریکە بەڵام کاتێک کە دەمرێ بۆ تەعزیەکەی ڕەنگە چەند ملیۆن دینارم بۆ کۆ کرد بێتەوە مەسرەفیان لێ کرد بێت بۆیە بەڕاستی ئەوەی گرنگە مرۆڤەکان لە نێوان یەکتر ئێمە هەتا زیندوین هاوکاری یەکتری بکەین بەڕاستی ئەم پەندەیە بووە بەواقع لە هەرێمی کوردستان و لە نێو خەڵکی خۆمان زۆر بینیوتە ئەم ڕووداوت خۆت بینیوە دوو کەس نێوانیان نەبێ لە دوای مردن لەگەڵ یەک ئاژ ببوونەوە یعنی اینجا شین و ڕۆڕۆی بۆ کردبێ بۆ نمونە بەڵێ بەداخەوە بینیمە بۆی ئەڵێم شتێکی باش نییە هیوادارم نەبینێت باش مانی جەنابەت تا چەند پێت وایە ئێستا ڕێکپێچەوانەی ئەم پەندەیە بۆ کۆمەلگای ئێمە پێویستە بۆی کۆمەلگایەکی ئاشتەوا بەرهەمبێنی بەڵێ بێگومان پێویستە وەکو باسم کرد ئێمە پێویستە هەتا زیندوین لەگە یەکتری باش بین ئەگەر ئێمە بە زیندوێتی لەگەڵ یەکتری باش بووین ئەو وەختە بێگومان زۆر کێشە و گیرگرفتی کۆمەلگا هەیە چارەسەر دەبێ و کۆمەلگایەکی ئاشتەوە و خۆشگوزەران پێک دێنین پێویستی بەچێ بەڕای بەڕای من وەکو لە سەرەتادا باسم کرد هەتا زیندووە قەدری بگرین لە پاش مردنەکەش بێگومانە وەکو لەسەر شێوازی ئیسلام دوا خێر کە پێی دەگا نوێشکردنە لەسەری و دوعای خێری بۆ بکەی و کەسەکەش خۆی گرنگە پێش ئەوەی بمرێ باش ببێ ئەوەش گرنگە بۆ خۆی ئەوەش هەر خێرێکە کە بۆ خۆی دەسێت کە پاش مردنیشی